سڵاوتان لێبێ گرنگترین بابەتەکانی ڕۆژنەمانیتان پێشکەش دەکەم لە زۆرێک لە میدیا نێودەوڵەتیەکان مانگرتن و خۆپیشاندانی هەرێمی کوردستان بەهۆی دواکەوتنی موچەوە دەنگی داوەتەوە. لە راپۆرتێکدا ڕۆیتەرز بڵاوی کردوتەوە خۆپیشاندانەکان لە ئێستادا مەترسی بەرفراوانبوونی هەیە و کاریگەری لەسەر سەقامگیری هەرێمی کوردستان دەبێت لە کاتێکدا لە جەنگدا دژی داعش. سەفین دزەی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕۆیتەرزی ڕاگەاند و ئەگەر نرخی نەوت بەو شێوەیە دابەزین بەخۆیەوە ببینێت ئەوە کێشەی زیاتر بۆ ئێمە دروست دەبێت. هەروەها لە ماڵپەڕی ئەلباوابە بڵاوکرەوەتەوە مارتین سترۆپینکی وەزیری بەرگری چیک ڕایگەیاند ئەگەرێکی بەهێزەیە کە وڵاتەکەی بە شێوێکی ڕاستە و خۆ چەکی سووک و جۆری جیاواز بۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان ڕەوانە بکات. وەزیری بەرگری چیک ڕایگەیاند ئەوە یەکەم جار نییە کە وڵاتەکەی پشگیری ئەو هێزانە بکات کە دەوڵەتیان نییە و لە پێشوودا بە شێوەیەکی ڕاستە و خۆ چەک و پێداویستی سەربازیان بۆ هێزی تریش ناردووە کە دەوڵەتی سربەخۆیان نەبووە. سترۆپینیکی ڕایگەیاند ئەو چەکانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕێگای هێزەکانی ئەمریکاوە ڕەوانە دەکرێن. هەروەها لە واشنتۆن تایمز بڵاو کراوەتەوە جیمی جۆنس ڕاوێژکاری پێشووی باراک ئۆباما بۆ ئاسایشی نیشتیمانی هۆشیاریدا لەوەی بەرپرسانی ئێران بە شێوەیەکی کاریگەر عراقیان کردوتە دەوڵەتێکی سەر بە ئێران و لە ئێستادا دەیانەوێت شەڕی دژ بە چەکدارانی داعش و سونەکانی تر وەکو دەرفەتێک بقۆزنەوە بۆ بڵاوکردنەوەی بیری شیعی خۆیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە ئەلعەرەبیە بڵاو کراوەتەوە جۆن کێربی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیان زیاتر لە 90% هێرشەکانی رووسیا چەکدارانی داعش و گروپەکانی سەر بە قاعیدە بە ئامانج ناگرێت بەڵکو هێزە میانڕەوە ئۆپۆزیسیۆنەکانی دژی بەشار ئەسەد بە ئامانج دەگرێت. وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیان زۆربەی زۆری هێرشەکانی رووسیا دژ بە هێزەکانی ئۆپۆزیسیۆن بووە لە سووریا. هەروەها لە واڵ ستریت جۆرناڵی ئەمریکی بڵاو کراوەتەوە ئەمریکا ڕەتی دەکاتەوە هەماهەنگی بکات لەگەڵ رووسیا. ئەمەش دوای ئەوە دێت رووسیا بۆ یەکەم جار لە دەریای قەزوینەوە بە موشکی کروس چەند بنکەیەکی لە سووریا بە ئارمانج کرد. رووسیا بۆ یەکەم جار لەسەر 4 کەشتیەوە 26 موشکی جۆری کروزی لە دووری 1000 میلەوە ئاراستەی سووریا کرد. بەرپرسانی ئەمریکا لە ئێستادا ڕای دەگەێنن رووسیا لە سووریا هێزی زەمینی جێگیر دەکاتن. گرنگترین بابەتەکانی ڕۆژنەماوانیم پێشکەشکردن بەختەوەربن.